بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست 44 ساڵ تێبەڕ دەبێت بە سەر بۆردومانکردنی شاری قەڵازێ لەلایەن ڕژێمی باسەوە لە بۆردومانەکەدا زیاتر لە 163 هاوڵاتی شەهید بوون و 300 دیکەش بریندار بوون بە میواندارێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی پشدەر بابەکر ڕۆژنامەنووس هەروە لە شاری قەڵازێەوە باعیس عەزیز بەرپرسی ئەنجومەنی قەڵازەی کۆمەڵی ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین 44 ساڵ بەسەر بەردەوامکردنی شاری قەڵازێ لەلایەن فڕۆکە جەنگیەکانی ڕژێمی بەعەز تێپەڕ دەبێت دوای پاشگەزبوونەوەی لە ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970 ڕژێمی بەعەز دەستی بە خاپڕکردنی شار و دێهاتەکانی کوردستان کرد بۆ یەکەمین جار بەعەز لە 24 نیسانی 1974 شاری قەڵازی پچەکی قەدەغیکراوی نێودەوڵەتی ناپاڵەم بەردومان کرد بەردومانکردنی شارەکە بە یەکەمین ئەڵقەی جینۆسایدی بەعەز بۆ سەر کوردستان دادەنرێت ئەگەر وڵاتانی دەرەوە بێدەنگیان بەرامبەری هەڵەبژاردایە ئەوە دووبارەبوونەوە و جێبەجێکردنی قۆناغەکانی دیکەی جینۆسایدی کورد مەحاڵ دەبوو بەردومانەکە لە بەرەبەیانی 24 نیسانی 1974 لەلایەن چەند فڕۆکەیەکەوە ئەنجام دراو بەهۆیەوە 163 کەس شەهید بوون و زیاتر لە 300 دیکەش بریندار بوون بەهۆی ئەوەی زانکۆی سلێمانی بە بڕیاری سەرکردایەتی شۆڕش بۆ قەڵازێ گواسرا بوویەوە کەوتە بەر پەلاماری ناپاڵمەکانی ڕژێمی باس و چەندین مامۆستا و قوتابی زانکۆ شەهید بوون بەپێی ئامارەکان لە بۆردومانەکەدا 23 خان و 35 دوکان و 9 بینەی حکومی خاپور کران ئەو شوێنە حکومیانی بۆردومان کران لە سەرۆکایەتی زانکۆی سلێمانی و باشە ناوخۆیی قوتابیان و قوتابخانەی قەڵازی کچان و پشدەری بنەڕەتی و خوێندنگەی ناوەندی قەڵازێ و ماڵی دکتۆر و نەخۆشخانەی قەڵازێ و بینای شارەوانی و ماڵی قایمقام پێک هاتبوون لەلایەکی ترەوە لە ساڵیادی بۆردومانەکەدا دانیشتوانی شاری قەڵازێ لە ساڵی 1972 ڕاپەڕین و ڕژێمی بەعسیش ڕاپەڕینەکەی سەرکوت کرد دوو هاوڵاتیش بەناوەکانی دایکە ئامینە و سنەوبەر شەهید کران و چەندین هاوڵاتیش دەستگیر کران تێپەڕبوونی 44 ساڵ بەسەر بۆردومانی قەڵازێ لە کاتێکدایە تاوەکو ئێستا کەیسەکە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق بە جینۆساید نەناسێنراوە و زیان لێکەوتوانیش قەرەبوو نەکراونەتەوە جگەلەوەش شەهیدانی ڕووداوەکە بە شەهیدی هاوڵاتی هەژمار کراون کە کەمترین موچەی هەیە جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک پشدەر بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان بەر لەوەی کە بچینە سەر دۆخی خزمەت وزارەی قەڵازێ دەمەوێت لە ڕوانگە مێژوویەکەوە کەمێک قسە بکەین و قسە لەسەرەوە بکەین کە هۆکاری چیە کە بۆ یەکەمین جار ڕژێمی بەعەس جینۆساید بەرامبەر کورد لە قەڵازێ ئەنجام دەدات زۆر سوپاس ئەم کاتتان باش ئەم کاتی بینەران باش کاک حەکیم مەسەلەی قەڵازێ بە درێژایی مێژوو و بە تایبەتیش لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراق لە 1920 یەکەم شوێن دەبێ کە فڕۆکەکانی ئینگلیز بە تۆمەتی پشتیوانی لە شۆڕشەکەی شێخ مەحموود لە 1923 بۆردومانی نورەدین دەکەن کە گوندێکە لە گوندەکانی قەزای پشدەر دواتریش قەڵازێ لە دوای هاتنە سەرکاری بەعسیەکان بەهۆی ئەوەی ناوچەیەکی شاخاوی بوو بەهۆی ئەوەی ناوچەیەک بوو دەرفەتی ئەوەی تێدا بوو شۆڕش و جوڵانەوە سربەخۆخوازی و ڕزگاری خوازەکانی کورتیدا جێگیر بکرێن بەشێک لە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و تەنانەت مستەفا بارزانی ڕابەری ئەو شۆڕشە دەچێتە ئەوێ و ئەوێ هەڵدەبژێرێ ئەمە وا دەکا ڕژێمی بەعەس حکوومەتی بەعەس لەم شارە بەداغ بێ هەرچەندە ئەگەر بڵین ڕژێمی بەعەس ڕەنگە تۆزێ هین بێ چونکە پێش بەعسیەکانیش لە سەردەمی عەبدولسەلام عارفدا لە 1963 و لە 1966 عارفی یەکەم و عارفی دووەم عەبدولسەلام عارف و عەبدوڕەحمان عارف قەڵازێ بۆردومان دەکرێ لە دوای ئەوەی کە کورد و حکوومەتی ناوەندی گەیشتنە ڕێککەوتنێک بۆ پێدانی حکمی ذاتی بە کورد لە 1970 بەیاننامەی 1970 بەڵام سەرکردایەتی ئەو کاتی پارتی ئەوێ بەجێ نایەڵێ و مەکتەبی تەنفیزی لە هەڵشۆدا دەنێن و بارەگای بارزانیش لە نزیک سەنگەسەر دەبێت
کە حکوومەتی مرکزی لە بەیاننامەی 11 ئازار پاشگەز دەبێتەوە سەرکردایەتی ئەو کاتی شۆڕش بەبێ دیراسەکردن بڕیار دەدا زانکۆ بەرێ بۆ قەڵاتزێ زانکۆی سلێمانی زانکۆی سلێمانی ببا بۆ قەڵاتزێ وەکو فشارێک لە دژی حکوومەتی بەعس لەوێدا بەعس بۆ یەکەم جار لە سەردەمی بەعسیەکاندا کورد بە چەکی قەدەغەکراو لە شاری قەڵاتزێ لی دەدرێ کە تا پێش ئەو ساتەوەختەش یعنی سەرکردایەتی شۆڕشی ئەو کات پێیوانە بوو بەعس ئەوەندە دڕندەیە سەرەتای دڕندەی بەعس لێەوە دەستی پێکرد هێرشەکەی 24 1974 بە سەرکردایەتی پیاوێک بوو ناوی سوڵتان بەسۆ بوو کە موسڵاوی بوو و دواتریش بە تۆمەتی هەوڵدان بۆ کودەتا لە سێدارە درا هێرشەکە لە فڕۆکەخانەی سەربازی کەرکووکەوە ئەنجام درراوە ئەو چەکانەشی بەکارهێنراون چەکی هیندین ناپاڵمەکانیش ناپاڵمی هیندی بوون فڕۆکەکانی بەکارهێنراون فڕۆکەی رووسی بوون بەڵێ ئەی سەبارەت بەوەی کە کەم تەرخەمی هەیە بۆ هەندێک لە سەرچاوە مێژوویەکان باز لەوە دەکەن کە سەرکردایەتی و شۆڕش کەم تەرخەم بوو لایەدارکردنەوەی خەڵکەکە پێشتر زانراوە کە مەسەنا قەڵاتزێ بردوماندەکەی ئامادەکاری کراوە بەداخەوە یەکێک لەو خراپیانەی شۆڕشی ئێمە ئەوەیە کە ئێمە لێکۆڵینەوەی زانستی ناکەین یعنی ئێستاش لێکۆڵینەوەکمانی هەڵەبجە بۆ وای لێهات شێ بەرپرسیارە دەستی ناوخۆیی چی تێدا بوو دەستی دەرەشی چی تێدا بوو ئەنفال چۆن کرا ئایا سەرکردایەتی ئەو کاتی یەکێتی ئاگاداری پرۆسی ئەنفال نەبوو ئایا بەعس هەڕەشەی ئەنفالی کوردی نەکرده بوو یعنی بەداخەوە بەڵێ ڕاستە یعنی چکە پێشتر بەعس هۆشداریدا بوو لەوەی کە ئەگەر زانکۆ بگوازرێتەوە بۆ قەڵاتزێ بێدەنگ نابێ ئەمە یەک دووەمیش 2 ڕۆژ پێش ئەوە دەنگۆی ئەوە هەبوو کە قەڵاتزێ بردومان دەکرێت هەر بۆیش خۆشبەختانە ئەو بردومانە نابێتە هۆی ئەوەی کە ژمارێکی زۆری دانیشتوانی شارەکە بکوژرێن ینی بەشێکی زۆری دانیشتوانی شارەکە لەو کاتەدا لە دەرەوەی شارن خۆ ئەگەر ئەمە نەبووایە و خەڵک ڕای نەکردبایە بۆ دەرەوەی شار بەس لە قوتابخانەدا کە مدیرەکە خوێنکارەکانی ناردۆتەوە ڕەنگە ژمارەی قوربانیەکان لە هەموو ئەو ژمارانە زیاتر بایە کە ئێستا لە بەردەستماندا هەن لەبەرەوە بەڵە کەم تەرخەمی هەبووە سەرکردایەتی شۆڕش بە چ عەقڵیەتێک بە چه بەرنامەیەک بە چه لێکدانەوەیەکی لۆجیکی و مانتەقی یعنی لە کاتێکە بەعس یەکێک بوو لە هەرێ هێزە پێشکەوتەکانی ئەو سەردەما لە ڕووی هێزی ئاسمانی و هێزی وشکانیەوە و لە کاتێکیشدا سەرکردایەتی شۆڕش باش دەیزانی کە هێزی پێشمەرگی کوردستان هیچ چەکێکی پێشکەوتوی لە بەردەستانیە یعنی بردننی کۆمەڵێک کوڕی خەڵک بۆ مانگەڵێک و دروست دانانی قاعەیەک و شانۆگەریەک ئەمە زانکۆیە بەبێ ئەوەی سەرۆکایەتی زانکۆت هەبێ بەبێ بەشی ناوخۆییت هەبێ بەبێەوەی ئامادەکاریت بۆ گواستنەوەی زانکۆ کردبێ بەبێ ئەوەی ئیدارەی زانکۆت هەبێ بەبێ ئەوەی یعنی هیچ ئامادەکاریەک نەکراوە کۆمەڵێک جەمەلۆندانی و ئەمە زانکۆی و ئەمە زیاتر شانۆگەری و مەهزەلەی و بەداخە ئەو کارەساتی لێکەوتەوە ئەگەر لەو قۆناغەدا زانکۆی سلێمانی نەگوازرابایەوە بۆ قەڵاتزێ پێم وابێ هەم یعنی لەو سەردەمەدا لەو قۆناغەدا ئەم بەریەکەوتنە گەورە ڕووی نەدەدا و هەمیش ئەم هێرشە دڕندانێنەوە وڵاتانی دەرەوە کە بەرەزوتت بۆ نمونە چەکی رووسی تێدا بەکاراتوە چەکی بڵێ فڕۆکە رووسی و چەکی هیندی باز بەکارینەوە لاسی نێودوڵەت هەمویان بێدەنگیان هەڵبژات لەم کارەساتی کە مەسەلەن وەک یەکەمین جار بوو کە بەرامبەر بە کورد ئەنجام بدرێت تاوانە کاک حەکیم 24 خەتەرەکەی ئەلەوەدایە ینی 24 ئەلەوە خەتەرەکەیدایە بەعس کاتێک پەلاماری قەڵاتزێ دەدا هیچ کەس قسە ناکە یعنی جورئەتێک دەدا بە خۆی کە سڵ نکاتەوە لە هیچ ڕەفتارێکی وحشیانە بەرامبەر خەڵکی کوردستان یعنی هەتا ئەگەر یەک بەیاننامەی وەزارەتی دەرەوەی یەکێک لە وڵاتانی ئەنجومەنی ئاسایش هەبووە ڕەنگە کاریگەری ئەو توی دروست کردبا کە بەعس ئەو جورئەتە نەدا بەخۆی کە کیمیابارانی هەڵەبجە بکا و کە ئەنفالی کورد بکە مەترسی 24 ئەوەیە کە بەعس سامی دەشکێ بەعس لە جینۆساید دەست پێ دەکا و کۆمەلگای نێودەوڵەتیش بێدەنگە ئەوەی کە هەیە ئەوەیە کە ڕۆژنامەنووسێکی فەڕەنسی ئەم کەیسەی گەیاندۆتە دنیای دەرەوە دنیای ڕۆژئاوا بەڵام کاردانەوەی نێودەوڵەتی بە دوای خۆی داناهێنێ یعنی ئەگەر ئەو کاتە کاردانەوەی نێودەوڵەتی بە دوای خۆی داهێنابە ڕەنگە ئەوش پەیوەندی بە مەسەلەی شەڕی ساردەوە هەبوو بێ کە ئەو کاتە عێراق هاوپەیمانی بلۆکی شەرقی و یەکێتی سۆڤێت بووە و وڵاتانی ڕۆژئاواش نانویستووە ئەم کەیسە گەورە بکەن ئەگەرنا لە ڕاستیدا ئەم کەیسە ئەگەر بوو بۆیە سەرەتایی هۆشداری و ستۆپی بەعس ڕەنگە ئەوانەی دواتر
ڕوویاندا ڕوویان نەدابە. بەڵێن ئێستا هیچ وڵاتێک نییە کە ناڕزایەتی دەربڕێ بێ لەسەرم کارەسات. تا ئێستا هیچ وڵاتێک بە فەرمی و نافەرمی ناڕزایەتی لە بەرامبەر ئەو کارەساتی قەڵازێدا پیشان نەداوە. باشە بە سەبار بۆی کە بەڕێز وتت یەکەم جینۆساید بۆ بەرامبەر بە کورد ئەنجام درراوە. بەس هۆکارەکەی چێک کە تاکو ئێستا مەسەرەن 4 ساڵ تێپەڕ دەبێت بە جینۆساید ئەم کەیسە بە جینۆساید ناسێنراوە. کەم تەرخەمیەکە لە چیەوەی؟ کەم تەرخەمیەکە لەوەیەوە ئەو حزبانی کە نوێنەراتی کوردیان دەکرد لە بەغدا کۆمەڵی حزب بوون بۆ پارە و پۆزگەیشت بوونە ئەوێ هەر لە بنەڕەتیشە ئەمانە خەڵکی شۆڕژگێڕ نەبوون ینی هەر بە سوودفە چوونە دنیای سیاسەتەوە ئەوانە ینی ئەو ئەفعال و ئەو کردەوە ئەو ڕەفتارانی کە لێمانمان بینی لە دوای 27 ساڵ لە حکومڕانی ڕۆژ بە دوای ڕۆژ تەسەڕوفاتیان خراپتر دەبێت ئەوەمان پێ دەڵێت کە ئەمانە مرۆڤی شۆڕژگێڕ نین ئەمانە مرۆڤی خاوەن بەهانین. یعنی بەداخەوە ئەوەی کە لە بەغا بوو نوێنەرانی کورد پێش هەڵوەشانەوەی دادگای فدرالی دەبوو ئەم کەیسیان یەکلایی کردبایەوە کەیسی قەڵاتزێ دەبوو بە جینۆساید ناسێنرابە دەبوو قەڵاتزێ حکوومەتی عێراق ناچار کرابە قەرەبووی بکاتەوە دروستی کاتەوە بەڵام ئەمانە چۆن خۆیان دروستیان نەکردەوە چۆن خۆیان بوون بەبار بەسەر خەڵکی قەڵاتزێ و دانیشتوانی قەڵاتزێەوە لە دوای ڕاپەڕین جارێکی تر بوونەوە بەبار بەسەر خەڵکی ئەم ناوچەیە هەر ڕۆژە شەڕێکیان هێنایە قەڵاتزێەوە بە هەمان شێوەش لە بەغدا نوێنەراتی خەڵکی کوردستانیان نەکردو ینی بەسەمە پەیوەندی بەوە نەبووە کە مەسەرەن بەڵگەی کەمە بێ لەسەر ڕووداوەکە ینی بۆ نمونە پێوەرەکانی جینۆسایدیان نەبێت. نەبخۆ ئەم کەیسە لە دادگای تاوانەکان یەکلایی نەکرایەوە کە دادگای تاوانەکان هەڵوەشایەوە. ینی ئەم کەیسە خۆ ئەگەر نوێنەرانی کورد ناتوانن قەراری دادگا بگۆڕن بەس دەتوانن عەرزی تەڵەب بکەن ئەدیلەی خۆیان بەڵگەی خۆیان پیشان بدەن بیخەنە بەردەم دادگای فدرالی بڵێن ئێمەش ئەو کەیسەمان هەیە کەیسی جینۆسایدە با دادگای فدرالی ڕەتی کاتەوە بڵێ نەخێر ئەم کەیسە جینۆساید دادگای تاوانەکان ڕەتی کاتەوە بڵێ ئەم کەیسە جینۆساید نیە ئەم کەیسە کوشتنێکی ئاعتیادیە یان ئەمە کوشتێکی بەرنامە بۆ داڕژراو نییە بەڵام خۆ ئەوان کەیسەکان تەقدیم ینی لە کاتێکا دادگای فدرالی دادگای تاوانەکان هەڵوەشایەوە هیچ ئەنجامێکی نەبوو کەواتە ئەوە دەسەلمێنێت کە ئەم کەیسە نەگەیشت بۆ دادگای تاوانەکان یان ئەگەر گەیشت بۆ دادگای تاوانەکان بە هەند وەرنەگیرە و بە هەندیش وەرنەگیرە دادگای تاوانەکان هەڵوەشای ئەو کەیسەیەک لای نەبووە. مەوەستەوەی کە تەنها حکومە بڵێن نوێنەرانی کورد لە بەغدا کەم تەرخەمنەوەی کە ئەم کەیسە بە جینۆساید نەناسێنراوە یاخود کەم تەرخەمێکی حکوومەت هێرێمیش لە چیدایە؟ هەردووکیانە یعنی هەر یەک شتە حکوومەتی هەرێم و نوێنەرانی کورد لە بەغدا هەر یەک شتە هەر نوێنەری یەکێتی و پارتی دەکاتەوە هەر ئەو جوت حیزبە دەکاتەوە کە ینی هیچیان پێ نەکراوە هیچیان پێ ناکرێ بۆ مەسەلەی بە جینۆساید ناساندنی کەیسەکانی تریش یعنی ئەوان لەسەر ئاسینی و دەوڵەتیش نەیانتوانی کەیسە گەورەکانی دوای ئەوەش کە ڕوویاندا بە جینۆسایدی بناسێنن لە ڕاستیدا ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان لەسەر دەرکردنی هۆشیار زێباری کردی لە بەغدا ئەوەندەی کردبا بۆ مەسەلەی قەڵاتزێ و کەیسی بە جینۆساید ناساندن و قەرەبووکردنەوەی قەڵاتزێ و دانان بە کەیسی قەڵاتزێ و کەیسێکی جینۆساید ڕەنگە قەڵاتزێ ئەمڕۆ دۆخێکی تری هەبوایە یعنی حکوومەتی بەغدا خراپە ئەژێر باری و بەرپرسیارەتی کە دەبێت شارەکە ئاوادام بکاتەوە. بەس نوێنەرانی بۆ من ئەو ناوچەیە مەسەلەن هەم پێشتر لە پەرلەمانی عێراق بوون هەم لە پەرلەمانی کوردستانی شەبوونە و لە حکوومەتیش ڕەنگە وەزیری بێ خەڵکی و ناوچەی و کەم تەرخەمێکیش نەبووە لەوان نەمڕۆیە کە هەوڵێکی جدی نەدراوە پێم وایە ئەوانیش کەم تەرخەمن بەڵێ کاک حەکیم ینی ئەوانیش نانتوانێت ینی هەتا ئێستاش ئێمە یادی ئەو کارەساتە دەکەینەوە بەس بینێشەوە باشە خۆمە ساڵێک دوان سیان یادمان کردەوە خۆ بۆ خۆمان یادی ناکەینەوە ئێمە خۆمان هەموو چیرۆکەکەمان لەبەرە دەیفەرموو وەزیری شەیدانی عێراق دەستگای شەیدانی عێراق بانکە پەرلەمانتارە عەرەبەکان بانکەش بە شیعە و سوننەوە بابێن لە قەڵاتزێ ببینن چ لە قەڵاتزێ ڕوویداوە بۆیان بجێڕەوە چیرۆکەکانیان ببجێڕەوە بەس لە ڕوویان ناوێت دەزانی بۆ لە ڕوویان نایە لەبەرەوەی تا ئێستا مۆنومنتێکیان دروست نەکردووە تا ئێستا ینی وەزیری عێراقی بۆ کوێ دێنی پەرلەمانتاری عەرەبی شیعە بۆ کوێ دێنی نەخێر باڵوێزی ئەمریکا بۆ کوێ دێنی باڵوێزی رووسیا بۆ کوێ دێنی باڵوێزی هندستان بۆ کوێ دێنی چۆن دەتوانی لە ڕوو دێ باڵوێزی رووسیا بڵێ وەرە ئێمە شارێکمان هەیە بە فڕۆکەی ئێوە هەر بە بیبینی و کارەساتەکە ببینێ چۆن دەتوانی باڵوێزی هندستان بێنی بڵێ ئێمە شارێکمان هەیە بە فڕۆکەی ئێوە بردومان بە بۆمبای ئێوە بردومان کراوە بە چەکی ئێوە چۆن دەتوانی باڵوێزی ئەمریکا بێنی بڵێ ئێمە شارێکمان بردومان کرا ئێوە لەو کاتەدا بێدەنگ بوون یعنی ئەم باڵوێزانە بۆ بانگێش ناکردن بۆ پەرلەمانتارانی عێراق پاساوی قەیرانی دارایی هەبێ بۆ نمونە کە مۆنومنتەکە باس لەو دەکرێت کە لە 2007 بەردی بناغی دانرا مۆنومنتی قەڵاتزێ باز ئێستا بەدی بناغەکەی مەسەلەن جێ هەڵدراوە ئەمە بیانووە کاک حەکیم ئێمە تا 2013 بوجەمان هەبووە لە ئەخیر ساڵی بوجەدا تا ئەخیر ساڵی بوجە قەڵاتزێ بە
4 ناحیەوە بە 5 ناحیەوە و بە قەزایەکیشەوە تا ئەخیر ساڵی ئین 28 ملیار دینار بودجێ بۆ دەرخان کرابوو لە بودجێ 2013 لە کاتێکا مەزاری نەبران 32 ملیاری بۆ تەرخان کرابوو مەسمەوەسە 2013 بەڵێ 28 ملیار و 32 ملیار 4 ملیار دیناری مەزاری نەبران لە قەڵازە و هەر 5 ناحیەکەی زیاتر بوو لە مەسەلەکە قەیرانی دارایی نییە ئەو ساڵانشی کە قەیرانی دارایی نەبوو قەڵازێ شتێکی ئەوتوی بۆ نەکراوە کاک حەکیم یعنی ئەگەر ئێمە نابێ خەڵک خۆی خانووی کردوتەوە بە پارەی خۆی بە ڕەنجی شانی خۆی ئەمە حساب بکەین فەرموو یەکێتی نیشتیمانی کە حکومڕانی ئەو شارە بۆ چی بۆ قەڵازێ کردووە چی بۆ قەڵازێ کردووە هیچ شتێکی نەکردووە هیچی نەکردووە چی کردووە ئەوەی کە دروست کراوە بڕۆ سەیریکە ئامادەی قەڵازێ ڕێکخراوی کلا دروستی کردووە خەستەخانەی گشتی قەڵازێ ڕێکخراویی ئیتاڵی دروستی کردووە بەشێکی مەکتەبەکانی قەڵازێ یونسێف دروستی کردووە هەندێکی تریشی بەشێکیشی لەسەر نەوت بەرامبەر بە خۆراک دروست کراوە ئەمە مەکتەبەکان مزگەوتەکانی ڕابطەی ئیسلامی دروستی کردوون یعنی چی بۆ خەڵازێک نەخۆشخانەکەش وەکو پێم گوتی ئەو نەخۆشخانەیە ڕێکخراوێکی ئیتاڵی هاوکار بۆ لە دروستکردنی بەشێک لەو خانوانێشی کە دروست کراون ینی خانوەکان خۆیان دروستیان کرد خەڵک خۆی دروستی کردێتەوە ینی بەڕاستی نەک هەر ئەوەش هەر ڕۆژە شەڕێکیانێنا جارێک شەڕی یەکێتی و پارتیان برداوێت جارێک شەڕی پەکەکە و یەکێتیان برداوێت جارێک شەڕی ئیسلامیەکان و یەکێتی لەوێ دەستی پێکرد جارێک ینی ئەم مەنتیقیان کردە مەنتیقەیەکی ئاژاوە و ڕێکخراوی بیانیەکانیش هاتبوون دەستی ئاوەدانی بگەێنە قەڵازێ بەداخەوە بەهۆی شەڕی ناوخۆ ڕێکخراوەکانیش ڕۆشنەوە ینی نەک هەر هیچیان بۆ قەڵازێ نەکرد بەربوون بە بار بەسەر خەڵکی قەڵازێەوە وایان کرد کە ئەو ڕێکخراوانش شارەکە بەجێ بێڵن باشە بەس وەکو مۆنۆمنتەکە ئێستا کەسێک لە دەرەوە سەردانی قەڵازێ بکە نازانێن لەم شارە چەند ڕووی داوە اینجا لە ڕووی ئاماریش مەسەلەن شەهیدەکانی شۆکاری چتاویستە مەسەل ئامارێکی فەرمینیە بۆ نمونەیەکیان دەڵێن 163 کەسە نێکیان دەڵێن 160 لەبارەی بریندارەکان و نێکیان 150 نێکیان دەڵێن 300 کەسە بۆچی ئامارێکی مەسەلەن وردیش نییە سەبارەت بە ڕووداوەکە وڵی ڕاستە ئاماری جیاجیا هەیە بەس من پێ وایە دوجار ئەو کتێبەی کۆستی شارێک تەهابابان بە بنەما وەربگیرێت چکە ڕاستە ئاماری جیاواز دەگوترێ بەڵام ئەوەی ئەو ڕەنگە لە ڕاستیەوە نزیکتر بێت بەڵام مەسلەی مۆنۆمنتەکە وەکو باسم کرد ینی مۆنۆمنتەکە دەبواە مۆنۆمنتێکی گەورە بێ ینی کاکە ئێستا خەڵک نازانێت کە دەیان شەهیدی شارەکانی تر کە هاتوون لە دەوروبەری قەڵازێ شەهید بوون کە سوکارەکان نان بردوونەوە هەر لە گۆڕستانەکانی قەڵازێ نێژراون دەزانی ینی قەڵازێ هەر شوێنێکی بگری دەتوانی مۆنۆمنتێکی لێ دروستکەی دەزانی بەس داستانی دوو ئەحمەدەکە لە ئوردوگای پێماڵک دەتوانی مۆنۆمنتێکی لە ناو خانۆکانە مۆنۆمنتێک دروستکەی زانی داستانێکی ئەوەندە قارەمانانەیە دوو ئەحمەد لە قەڵازێ بەناوبانگن دەزانی ئەگەر بتوێ بەس داستانی بۆ نمونە دەشتێ و یان هەر زۆرێکی تر لەو شوێنانی کە شەڕی بەرگریان لەلایەن پێشمەرکانی سپاس دەکەم دەتەگرم و لای بەڕێزت ئەگەر بچینێ لە قەڵازەی لای کاک باعیس زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بە پێ و زانەرە لای بەڕێزت هەیە بەیانی یادەکە دەکرێتەوە ئەگەر یادەکە دەکرێتەوە چۆن ئایا مەسەلەن شاری قەڵازی ساڵانە پێویستی بە چ جۆرە یادەکە یاخود ئەم یادەیەکی کلاسیکی وەکو ساڵانی ڕابردوو بەڵە بەناوی خۆی گەورە سوپاس بۆ جەنابەت کاک حەکیم و سوپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام و سوپاس بۆ میوانەکەشت دیارە 44 ساڵ تێدەپەڕێت بەسەر کارەساتی بۆ مابارانکردنی شاری قەڵازێ لە 24 ساڵی 1974 کە ڕژێمی ئەو کاتی بەعز بە 4 ڕێسی خوڕ هێرشێکی دەسەر ئەم شاری خەڵتانی خوێن کرد دیارە ساڵانە ئەم یادە دووبارە دەبێتەوە و 44 ساڵ تۆ حیساب کە 20 ساڵ کە ئەم یادە دووبارە دەبێتەوە ساڵانە حەق بوو کە لەم یادەدا لە ئێش و معاناتی خەڵک کەم بکرێتەوە پرۆژۆ مەشارع تەقدیم بکرێ بۆیە حەقەتەن هەر وەکو ساڵانی تر کۆمەڵک کار و چالاکی دەکرێت وەکو ساڵانی ڕابردوو بەم شێوەیە گەنا هیچ وعد و بەڵێنێک بە خەڵکی قەڵاتزێ نەدراوە کە لەم یادەدا وعد بە خەڵک بدرێت ئەم پرۆژەیە جێبەجێ دەکرێت و ئەم کار و پرۆژانە حکوومەت لە ناوچەکەدا جێبەجێ دەکرێت حەقەتەن خەڵک زیاتر چاوەڕێەوە دەکات کە ئاوری جددی لە قەڵاتزێ بدرێتەوە چونکە ئەم شارە کارەساتی زۆر بەسەراتووە ئەم شارە قوربانی زۆری داوە ئەم شارە
بەگشتی دەڤەری پشدەر ناوچەیەکی کارەساتبارە و زۆر جار باز لەوە دەکە کە ئەم ناوچەیە ئەم دەڤەرە دەڤلانکەی شۆڕش و بەرخودانە کە کەچی حقەتەن بە پێی پێویست ئاوری لێ نادرێتەوە و حکوومەت کەم تەرخەمە لە بەرامبەر داواکاریەکانی خەڵکیم دەڤەر. بەڵێ بە زوو ساڵانی ڕابردوو ئەوەندەی کێوە ئاگادار بن ینی تاکوێسەیت مەسڵەن جیاوازێک نەکراوە لەگەڵ ئەم ناوچانەی کە خاپور کراون بۆ نمونە بودجەیەکی تایبەتیان بۆ تەرخان بکرێ بۆ ناوچە زیان لێکەوتوەکان بۆی کە زیاتر مەسەرەن ئاوادان بکرێنەوە؟ حقیقت خۆی ئێمە دەڵێن لە قەدر کارەسات و لە قەدر ئەم قوربانیانی کە ئەم دەڤەرە داوێتی بە لە پێناوی شۆڕش و لە پێناوی کوردایەتیدا وەکو پێویست نییە لەوانێ شت کرا بێ ئینسان بێئینساف نەبێ خۆم شارە حقەتەن واش کاول نییە بەڵام لە قەدەر کارەساتە ئەو کارەساتانەکە بەسەر ئەم دەڤەراتوە ئەنی حقەتەن خەڵک چاوەڕێی زیاتر لە حکوومەت دەکات چاوەڕێوە دەکات کە پرۆژەی پارەیەک تەرخان بکرێ بۆ مەشروعەکان پارێک تەرخان بکرێ بۆ کۆمەڵک شتی تر کە دووسایدی بینی قەڵاتزێ و ڕانیە کە ڕێگای مەرگە و کۆمەڵک شتی تر کە ئەم شارە پێویستی پێە خزمەت گوزاری زیاتری ئەم شارە لە ئاو لە کارەبا لە ڕێگاوبان لە کوچە کۆڵانەکانی ئەم شارە کە تۆ دەبینی ئێستاش زۆربەی گەڕەکەەکانی ئەم شارە حقەتەن قیرتاو نەکراوە کە ئەوە پاداشتی ئەم خەڵکە دەدێتەوە کە خەڵک لە کاتێکدا قوربانی زۆری بۆ ئەم شارە داوە لە جیاتەوەی حکوومەت ساڵانە پارەیەک تەرخان بکە کە لە ئێش و مەعاناتی ئەم خەڵکە کەم بێتەوە کەسی حقەتەن هەروەکو ساڵانی ڕابردوو بە شێوازێک یادەکە دەکرێتەوە کە زەروریشە خۆم یادە هەر بکرێتەوە بۆی ئەم لە زیهن و فکری خەڵک نەچێتە دەروە ئەم کارەساتە بە زیندوی مێنێتەوە لە بەڵام خەڵک چاوەڕێی خزمەت گوزاریە خەڵک چاوەڕێی ئاوردانەوەی باشتریە لە حکوومەت ئەی حکوومەت ئیشی چییە کە تۆ کەم کوتەکانی ئەم شارە چارەسەر بکەیت نەخێر بە وەکو شارەکانی تر کە ئەم هەموو بەڵام موسیبەتە بەسەر ئەم شارە هاتووە ئەتۆ حیساب کە ئێستا ئەم لەم سەدەی ئێستا بەدەیان کارەساتی سروشتیە خەڵک ماڵ وێران دەبێت خەڵک معاناتی هەیە خەڵک ماڵی وێران دەبێت ئەی نابێت تۆ پارەیەک هەبێ بۆی قەرەبووی ئەم خەڵکی پێ بکەیەوە ئەی خەڵک ماڵی وێران دەبێت خانی وێران دەبێت هیچی نامێنێت شتوکاڵەکەی نامێنێت ژیانی نامێنێت ئەی خەڵک بە چ ژیان بەڕێ بکە ئەی ئەمە هاونیشتیمانیانی ئەم دەڤەر و ناوچەیە پێویستی بۆ نییە کە ئاوری لێ بدێتەوە خۆ ئەمانە لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان نین پشدەر بەشێکە لە خاکی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە بەڕاستی ینی بەڵێ شێوەیە خەڵک بەرگەی ئەم هەموو زوڵم و نەعەدالەتە ناگرێت. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بۆی کە هەموو ساڵێک نیگەرانی کەسوکاری قوربانیان هەیە و کەسوکاری شەیدانی ئەو بردومانە هۆکاری چێکە تاکوێستە نەتوانرەوە مەسەلەن فشارێک دروستکە تەناوانت تەنا بە وەکو شەیدی هاوڵاتی لەلایەن حکوومەتی هەرێمەوە هەژمار کراون کە موچەکەیان ناگاتە 300,000 دینار لە باشترین حاڵەتدا بۆچی فشارێک ناکرێ مەسەلەن وەکو شەیدی سەنگەر هەژمار بکرێن و ژیانی کەسوکاری ئەو شەیدانە ژیانێکی شایستە بێت؟ دەزانی چۆنە کاک حەکیم حقەتەن بخۆ دەزانی ئەم وڵاتی ئێمە بە سیستەم نەکراوە ئەم وڵاتی ئێمە بەڕاستی حکومڕانیەکی تەندروستی تیان نییە ئەنی نەعەدالەتی تێدایە و بەڕاستی بیر لە چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی خەڵک ناکرێتەوە لەبەر هەندێک شتی حیزبی و لەبەر هەندێک کێشە و حیساب کە ئێستا ئەمە چەند وەختا بژاردن کراوە تا ئێستا حکوومەت دروست نەبووە خەڵک چاوەڕێی چ بکەیانی خەڵک بێزار بووە حقەتەن خەڵک هەتاکو سەرسقان بێزارە لەم بارودۆ خۆزعا خەڵک چاوەڕێوە دەکا هەلی کار بۆ گەنج و لاوەکان بدۆزێتەوە بە سەدان کەسمان هەیە لەم شارەدا تەخەڕوجی کردووە خوێندری تەواو کردووە بەڵام تا ئێستا شوێنێک دەوامی تیا بکات تاعینات نییە کار و کەسابەت و ژیان نییە ئەنی بۆیە حقەتەن وا پێویستە کە حکوومەت کۆمەڵک پرۆژە و مەشارە کۆمەڵک شت لەم شارە بنیاد بنێ بۆی دڵ و دەرونی کەسوکاری سەربەرزی شەیدان ئاسوودە بێ کە ئەوانە گیانی خۆیان بەخشی لە پێناوی کوردایەتی لە پێناوی ئەو هەر حیزبانێک کێسە لە وڵاتەدا حکومڕانی دەکەن ئیخوانە هەموو ئەندام و کەس و دۆست و لاگری ئەوانە بوون
ئەوە پاداش دەدەن نەخێت بەی شێوەیەک نەموچیان موچەیە نەژیانیان ژیانە ئەنی پێویستە ئەوانە خەڵاتی زیاتر بکرێن پێویستە زیاتر ئاوڕیان لێ بدێتەوە ببێ بە سمبولێک وە تۆ حیسابی ئەوە بکە کە هەم میوانەکەت باسی ئەوەی کرد کە تا ئێستا ئەم شارە مۆنومنتی شەهیدانی نییە بۆرە تەماشا کە بزانە بەڕاستیان حەقت پێویستە کە میوان دێ بۆ ئەم شارە بچێ لەکوێ تەماشا بکە بزانێ کە سوکاری سەر شەهیدان چۆن دڵی مرتاح بێت لە حکوومەتەکەی خۆی بۆیە پێویستە بەڕاستی ئەنی ئاورێکی جدی بدێتەوە لە کە سوکاری شەهیدان و لە خەڵکی گەنج و لاوەکانی ئەم شارە خەڵک بەڕاستی گەنج و لاوەکانمان پەنا بۆ شتیکە دەبە خەڵک لەبەر بێ ئیشی لەبەر بێکاری لەبەر بێ کەسابەتی لەبەر بێوەزعی خۆی بەڕاستی هانە و پەنای بۆشتی سیر بردو ئەم وڵاتە بەڕاستی پڕ بووە لە نەعەدالەتی پڕ بووە لە مەئەسات پڕ بووە لە بێ ئیشی لە بێکاری ینی بەڕاستی شتی تر چاوەڕێ دەکەێت لە خەڵکە دەبێت بیرێک چارەسەرێک بۆم بارودۆخە برێت نەگەم ساڵان وعدێک بدێت توی چیتر بەڵێ بەس وەکو بەڵێنەکانی ڕابردوو ئەوەی کاتی قەیرانی دارایی نابەس پێشتر بەڵێنی زۆر دەدرا بە خەڵکی خڵازێ لە ساڵیادەکە ئەو بەڵێنانە چی بوون یاخود دیارتیان جێبەجێ کراونەوە بەڵێنانەی کە بەرپرسەن ساڵانە بە خەڵکی قەڵازەی دەدەن حقەتەن بە ناوی بوونی قەیرانی دارایی ئەوە کۆمەڵەگە و مەشاریع و پرۆژانە ڕاگیراون کە پێیان وایە کە پارە نییە کە ڕاستی خەڵک گومانی هەیە لە نبوونی پارە کە پارە هەیە بەڵام نەخێت چشێک جێبەجێکراوە گەورەترین وعد کە بە خەڵکی ئەم دەڤەرە دراوە بۆی ئەم خەڵکی ئەم دەڤەرە ئاسوودە بێ لایانی بازرگانی ئەم ناوچەیە بەرەو پێش چێ مەسەلەی مەرزی کێلەیەکە هەموو ساڵان دووبارە دەکرێتەوە وعد دەدێت کە ئەم ساڵ بەڕسمی دەناسێنرێ بەڵام بفەرموو ئێساش کە وەفد دێ لە بەغداوە دەچێت لەوێ لەوانەیە کۆمەڵە کەم و کورتی هەبن تا ئێستا نەکرا بێ ئەم مەرزە بەڕسمی دانی پێدا بندێ ئەمەش لەبەر بەڕاستی لەبەر مەسەلەی شتی شخصی لەبەر مەسەلەی حیزبی لەبەر مەسەلەی ئەوانەیە ئەگەنات ئەم مەرزە هەموو شتێکی یاسایی تێدەدا بۆی بێن معاناتی ئەم خەڵکە کەمکەنەوە هەلی کار بڕەخسێنن باشترین هەلو دەرفەتەوەی کە بەڕاستی ئەم مەرزی کێلێ بەنێو دەوڵەتی بکرێ بۆی ئەم خەڵکە بەڕاستی چیتر لە چاوەڕوانیدا نەبێ و ساڵان ئەو وعد و بەڵێنانە دووبارە نەبێتەوە کە بە خەڵک بەڕاستی ئەنی متمان و سیقەی نەماوە خەڵک بەڕاستی ئینتیمای نەتەوەی و نیشتیمانی و شتێکی نەماوە خەڵک چاوەڕێوە دەکات وعدەکان جێبەجێ بکەن تۆ حیساب کە 20 ساڵ ئەگەر 20 ساڵ هە ساڵە وعدێک جێبەجێ کرابە کە دەیاندا بەڕاستی ئەم شارە بە شێوازێکی تر دەبوو ژیان تێدا بە شێوازێکی تر دەبوو ئەتۆوەرە ئەم شارە ئەم وڵاتی ئێمە ئەم دەڤەرەی ئێمە بۆ سامانی ئاژەڵ چەند بەکەڵکە بەڵام کوا گوندەکانمان هەموو چۆل بوو کوا خەڵک هەمووی هاتە ناو شارەکان بێکاری بێکەسابەتی خەڵک هەمووی بە دوای تاعینات و بە دوای پەیداکردنی شتی ترە تۆ دەبێ ئەم ناوچەیە بەڕاستی لە ڕووی کوشت و کاڵەوە چەندە گرنگ و پێویستە نەخێر بەڕاستی ئەنی ئەو بە پێی پێویست نییە و پێویستە فشار دروست بکرێ من لەگەڵ ئەوە دام زەخت و فشار دروست بکرێ بەڵام بەڕاستی چونکە ئێمە ئەم حکوومەتێکە بەڕاستی دوولایانی سیاسی بە خۆ دەزانی ئەنی تێیدا باڵادەستن ئەنی لەوانەیە بەوەی هەندێک هۆکار و کەمتەرخەمی و خود گرفت و کێشە لە بینی خۆیاندا نەتوانرایە بەڕاستی بە چاوێک تەماشا خەڵکە بکرێت کە قابلیەتی ئەوە هەیە بەڕاستی خزمەتی بکرێت ئاوری لێ بدێتەوە بەڵێ سپاس دەکەم دواتەگەڕێم و لای بەڕێز ناوبڕێکمان هەیە کاک پێشدە دواتەگەڕێم و لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کارگەی شیرەمەنی هالە تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالت پێشکەش دەکەین هالە بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت هالە بە خۆشترین تاموچێژی نەبراوەی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە بەرهەمەکانی هالە لە ژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت هالە بە ئۆتۆمبیلی سارتکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شەڕ و شارڕوچکەکان هالە بەرهەمێکی ناوخۆیە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە ماستی هالە تەندروست و تازە ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجە پشت بەنزینخانەی مژدە کارگەی شیرەمەنی هالە ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە
کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەت گوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شار باژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندۆق بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان لێوان لێو بووە لە خۆشیەکان ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک پشدەر بگرێم و لای بەڕێزت ئەو پرسیارم لە کاک بایزیشکی سەبارەت بۆی کە ئەولەویەت دراوە بەو ناوچانەی کە بۆ نمونە زیان لێکەوتون لە هەرێمی کوردستانە بە قەڵازەی و ناوچەکانی تریش ئەولەویت پێ بودجەیەکی تایبەتی بۆ تەرخانکراوە پێش قەیرانە دارایەکە وڵی نەک بودجەی تایبەت و ناتایبەتیشی بۆ تەرخان نەکراوە یعنی کاک حەکیم با ئێمە خەڵک خۆی دوکانی دروست کردووە خانووی دروست کردووە کوڕی لە خاریجە کاسبی کردووە زرعاتی کردووە بەکرێکاری دروستی کردووە ئەمە لەسەر حکوومەت حساب نییە وەرە حکوومەت چیت کردووە ئێمە چەند ڕێگایەکی سەرەکیمان هەیە لە قەڵازێ ڕێگای سەرێکی قەڵازێ کە داخڵ دەبی لە دەربەندەوە داخڵ دەبی بۆ قەڵازێ هی سەردەمی بەعسە تا ئێستا دووسایدیان نەکردووە باشە ئەوە چەند کیلۆمەترێکە ڕێگەی قەڵازێ هێرۆمان هەیە هی سەردەمی بەعسە قەڵازێ ئیسێوەمان هەیە هی سەردەمی بەعسە قەڵازێ شوێنێمان هەیە سەردەمی بەعسە ئەی چیت کرد ئەمە یەک پرۆژەی ئاوی خاص تا تەواویان کرد ئاوی زەی دوکان زەی بچووک گیرایەوە باشە ئەم ساڵ هاوین 2 مانگی تر هاوینە ئێران بەنداوی دروست کردو بەنداوی کۆڵەسە لەسەر خاچی خۆی لە ڕۆژهەڵاتی کوردستان 2 مانگی تر قەڵازێ ڕوبەڕووی بێ ئاوی دەبێتەوە کوا بەرنامەی حکوومەت 20 ساڵە دیزایانی بەنداوی دڵگەتەوە بۆ بەدەستی پێ ناکەن بەنداوەکەی دەکەوێتە کوێ بڵێ دڵگە پێم ساڵی 2000 لە دوای 2000 ئەمە دیزایانی سوودی چیەگە دروست بکرێت بۆ قەڵازێ لە بێ ئاوی ڕزگار دەکات چۆن قەڵازێ ئەگەر بەنداوی دڵگە دروست بکرێ لە یعنی هەموو جارێکە زەی بچووک گیرایەوە پێویست ناکە قایم تەلەفۆن کا بۆ قایمی و فەرمانداری سەردەشێ بڵێ 2 سەعات ئاوەکەمان بۆ بەردەنەوە دەزانی کاک حەکیم یعنی قەڵازێ شوێنێکی بەپیتە بۆ زرعات دەی کو یەک معمەل حکوومەت دروستی کردبێ نەخێر مشکلەی زراعی تێدایە خاوەندارێتی مڵک و ماڵ بۆ حکوومەتی هەرێم یەک لای نەکردەوە دەزانی قەڵازێ منتقەیەکی بازرگانیە حکوومەتی دەم چی کردو بۆی بازرگانی نەخێر قەڵازێ منتقەیەکی گەشتیارە من ناوی کۆمەڵێک ناوچەی گەشتیاری بە تۆ دەڵم لە قەڵازێ بزانم چیان بۆ کراوە باشە باش قەڵازێ کۆمەڵە شوێنی لێیە گرت ئێستر باژار
دەکەوێتە بینی ڕۆژهەڵات و سوولی دەوژان باکاو لە هێرۆیە باشە چیان بۆ کراوە قەڵازێ کۆمەڵێک ناوچەی شوێنەواری لێ قەڵاتی دینکەی گۆڕی فەقێ ئەحمەدی دارەشمانەی قەڵای قەڵاتزێ قەڵای سەید ئەحمەدان بۆ نەکراونە ناوچەی شوێنەواری بۆ نەکراونە ئەوەی کە خەڵک بچێ وەکو ناوچەی شوێنەواری سەیرانکە ئەو ناوچانی باسم کرد گرێسر باژار هەڵشۆ سووری دەوژان باکاو ئەمانە ناوچەی گەشتیاری زۆر نایابن بۆ حکوومەتی هەرێم گرنگجی پێنەداون خەڵک کە بیر لەوە بکاتەوە بچێ بۆ قەڵازێ بۆ ئەوەی کات بەسەربەرێ و ناوچەی گەشتیاری بێ قەڵازێ ناوچەیەکی زۆر نەخێر شوێنی تریشی تێدا گڵکۆی سۆفیەکانی سیکەنە قەڵازێ کۆمەڵی شاخی تێدا کە دەتوانرێت پرۆژی زۆر جوانی تێدا دروست بکرێ قەندیل چواس هەرمێن مامەندە ئاسۆس بڵفەت کوڕیس کۆمەڵی لووتکە شاخی تێدا کە بەسەر زەی بچووکە دەڕوانێت دەتوانێت بکرێنە ناوچەی گەشتیاری دەزانی کاتی تایبەتی شۆ بۆ نمونە کارگەی کارتی تایبەت نییە کارگەی بۆ نمونە نازام ڕستنی و چنینە بۆ ناوچێکی ئاژەڵداریە کارگەی مەسەلەن دۆشاوی تەماتە و مەسەلەن کۆمەڵی کارگەی تری نییە هیچی تیان نییە ئەوە یەک دومیش کارتی تایبەت نییە کۆمپانیەکانی یەکێتی و پارتین گروپی کۆمپانیەکانیان لێرە و گروپی کۆمپانیەکانیان لەولایانی کارتی تایبەت لە ڕاستیدا بوونی نییە کارتی تایبەت نییە کابرا بتوانێت 15 میلیۆن دلار بێنە لە قەڵازێ سەرفیکە و ناشیکە کارتی تایبەتیش کۆمپانیەکانی یەکێتی و پارتی چۆیان پێخۆش بێ ئەوە مەڕغوب دەکەن دەزانی مشکلەکە ئەوەیە قەڵازێ ناوچەیەکی زراعیە چی بۆ کراوە لە ڕووی زراعەتەوە فەرموو ئێساش کێشەی تێدا کێشەی خاوەندەرێتی مڵکەکانی تێدا یەکلای نەکراوەتەوە یەک معمەلی تێدا نیە بەروبوومی کشتتوکاڵی وەربگرێ ناوچەیەکی سیاحیە ناوچە سیاحەکانی هەمووی پشتگوێخراون بەشێک لەو ناوچانەی کە من بۆم باس کردی ناوچەی گەشتیاری زۆر نایبن تەنانەت سیارەشیان بۆ ناچێت خەڵک دەبێت بە پێ بچێ بۆیان دەزانی کاک حەکیم ناوچەیەکی بازرگانیە چی بۆ کراوە بۆ قەڵازێ لە ڕووی بازرگانیەوە نەخێر ناوچەیەکی مەڕ و ماڵاتێکی دەتوانرێت تێدا بەخێو بکرێ نەخێر قەڵازێ ناوچەیەکە کە پلەی گەرمای گونجاوە بۆ هەموو جۆرە ڕۆک و کشتتوکاڵ لە ڕێواسەوە بکرێت تا دەگاتە گەنم و جۆ لە هەنجیرەوە بگرێت تا دەگاتە هەموو بەروبوومێکی هەموو میوەیەکی لێ بەرهەم دێنرێ بەڵام بۆ نەکراوە یان شتێکی تر مڵکی زراعی قەڵازێ باشترین مڵکەکانی قەڵازێ کەوتۆتە دەوروبەری شارەکەی هەمووی پارچە پارچەکرا بە نایاسایی هەمووی دەستی بەسەرداژیرا هەمووی وەکو سینە پاقلاوە خەت کرا یعنی ئەو تەجاوزاتی لە قەڵازێدا هەیە لە پێم وانیە لە هیچ شوێنێکی دنیادا ئەوەندە عەرزی ناتاپۆکرا بێ کە زیادە ڕۆیان کردوتە سەر طبعاً چێ دەتوانێت زیادە ڕەوی بکە یعنی هاوڵاتی ئاسایی دەتوانێت زیادە ڕەوی بکە بۆ سەر مڵکی دەوڵەت باش سپاس دەکەم دەتەگرێم وڵای بەرز کاک باعث بگەرم وڵای بەرز سەبارەت بۆی کە زۆر باسی مەرجی کێرە دەکرێت بەرزش ئاماژت پێکرد کە تاکو ئێستا تەواو نەکراوە بەس هۆکارەکەی تا ئێستا وەکو لایەنە سیاسیەکانیش پرسیارتان کردووە لە هۆکارەکەی کە بۆچی جێبەجێ ناکرێت لە مەسەلەن لەلایەن وڵاتی دراوسێ ئێرانەوە یاخود خەلەلەکە لای خۆمانەوەی لە هەرێمی کوردستان بەڵێ بە تاکید دیارە ئێمە لەگەڵ دام دەستگای حکومی لەو ناوچەیە کۆبوونەوەمان کردووە و ڕوونکردنەوەیان داوە کە وە نەشان شادۆتەوە کە ئەمە بەڕاستی هۆکار هەیە هۆکاری حیزبی هۆکاری شخصیەیە کە حەز ناکە ئەمەرزە بە نێودەوڵەتی بکرێ ینی حقەتەنەوە پێویستە بۆ ڕای گشتی ڕابگەێنرێ و بەڵە بە تاکید تا ئێستا دەوڵەتی ئێرانیش کۆمەڵە ئەرز و ناوچەی ئەم منتیقەی دەست بە سەرداگرتووە ئەمە پێویستی بەوەیە کە هەم ئەوانەی ئێران و هەم حکوومەتی عراقی بێ بە ئەم ناوچەیە بەڕاستی شوێنەکان دیاری بکە چیتر ئەمە نەمێنێتەوە یەکلا بکرێتەوە ئایا ئەمە خاکی ئێران ئەمە خاکی عراقە یعنی ئەمە بۆتە بەڕاستی مەوزوع کە هەموو ڕۆژ دووبارە دەکرێتەوە وڵا ئێران ئەم خاکە تەسلیم بە عراق ناکاتەوە ینی حقەتەن ئەم پێشێلکردنی سەروەری خاکی هەرێمی کوردستان بەڕاستی کارەساتە بۆیە حقەتەن ئەم هۆکار هەیە و هۆکاری ناوخۆ هەیە بۆ نەکردنەوەی ئەم مەرزە بۆ هەوڵەکان چڕ ناکرێنەوە بەڵێ بەس لە ڕوو خزمەت گوزاریەوە ینی لای حکوومەت هێرێم ئەوە کراوە کە مەسەلەن ڕێگایەکی باشیە بێ و مەرزە مەسەلەن کۆمەڵگەی فەرمانگەکانیە بێ بۆی کە ئامادە بێ بۆ مەرزێکی نێودەوڵەتی دیارە بەم دوایانە کە وەفدێکی حکوومەتی عراقیات و سەردانی کێلێ کردووە زۆربەی جادەکە ئەو ئەمڕێگای کێلێ تاوەکو دارەشمانە بەڵێ تەواو بووە بەڵام بەشێکی ماوێتی بۆ ناو قەڵازێ و کۆمەلگای ئەم دام و دەستگا فەرمانگەکان حقەتەن ئەمەش بە حسابی خۆیان کە بەهۆی کەشوهەوا و ئەوانە ئیتر ئەمە ئیشی لێ دەکرێت بەجددی بەڕاستی ینی پێویستە ئەم پارێکە بۆی تەرخان کراوە
سەرف بکرێ و بە هیچ بیانوویەک و بە هیچ بەهانەیەک بەڕاستیان پارە دەست بە سەدانە گیرێ لە بانکەکان نامێنێتەوە بێنە سەرفیکەن چەند پارەی بۆ تەرخان کراوە کە بە حسابی خۆیان ئەعلانیان کردو ئەمەە پارە بۆ دیاری بێنم پارە سەرفکەن لە هەتا کوێ لەکوێ ئەم پارە دەبڕێ بە ئەم کۆمەلگە و ئەم شوێنە پێداویستەکانی بۆ دابین بکرێت بەڵێ ئەمە بە حسابی خۆیان هەنگاوی بۆنراوە بەڵام تەمەنا دەکەین کە ئەم جاریان بەڕسمی و زۆر بەجددی کاری لەسەر بکرێ وەچیتر خەڵک ناومێت نەکرێ وەچیتر وعد بە خەڵک نەدرێ کە ئەمە بەڕاستی دەبێتە هۆکارێکی باشی بازرگانی بۆ خەڵکی ناوچەکە بژانەوەکی باش بە خۆی دەبینێ و خەڵکی ئەم دەڤەرە بەڕاستی خۆ بریتە لە خەڵکی ئەم حیزبانە ینی بۆ سزا بدرێ بۆ ینی زوڵمی لێ بکرێ باشترین خەڵاتێکەوە کە ئەمڕۆ بەڕاستی بەنێو ئەمرزەیە ئەمرزە بۆ خەڵکی ئەم دەڤەرە بەڕاستی کاریگەری باشی هەیە لە داهاتوودا بۆ بژانەوەی بازرگانی لە ناوچەکەدا ئەی لە ڕووی خوێندنەوە پێشتر لە چەند ساڵێک لەمەوبەر بەڵێنیەوە درا بە خەڵک کە بۆ نمونە پەیمانگایەکی تەکنیکی لە شاری قەڵازێ بکرێتەوە لە ساڵیادی بۆردومانی قەڵازێدا بوو ینی کراوەتەوە بەڵێن جێبەجەکە اینجا لە ڕووی ئەوەشەوە کە لە 1974 زانکۆ مەسەلەن لە قەڵازێ بوو ئێستا قەڵازێ خاوەن زانکۆی تایبەت بەخۆیەتی وەکو زانکۆیەکی فەرمی لێبێت بەتەکید نەخێر ئەمە نەکراوەتەوەی چی نەکراوە و هیچ زانکۆیەکی تایبەت نییە لەم شارەدا حقەتەن ینی کاگە حەکیمگیان پێم وایە ینی دەسەڵاتدارانی ئەم هەرێمە ئەم ناوچەیە بە دەروی هەرێمی کوردستان دەزانن ینی پێیان وایە کە بە خاکی ئەم وڵاتی هەرێمی نەزانن ینی بە دەربێ لە ژێ دەسەڵات و فەرمانڕەوایی حکوومەتی هەرێمی کوردستان ینی پێمان خۆش بیانە ئەم خاکە خاکی هەرێمی کوردستانە خەڵکەکەی خەڵکی هەرێمی کوردستانە ئیتر پێویستە بەڕاستی ئاوری لێ بدێتەوە پێویستە چی پێویستە چی شتێکی باشە بۆ ئەم خەڵکە بۆی ڕوحی شەیدەکانی بەڕاستی مرتاح بێ بۆی خەڵکەکە دڵی بە وڵاتەکە خۆش بێ وەک باسم کرد کاکە ئینتیمای نیشتیمانی لەتەوەی نەماوە بۆ چونکە کۆمەڵک وعد دەدرێت بە خەڵک بەڵام جێبەجێ ناکرێ ئیتر میلەتە بەڕاستی باوەڕی بە هیچ شتێک نەماوە باوەڕی بە هیچ قەزەیەک نەماوە تۆ باشە بۆ وەرە لەم شارەدا بۆ باسیەوە ناکە کەم شارە قوڕی بەسەرکراوە لە ڕۆژ نییە قوربانی سەرەتان بەرۆک بە ماڵ و بە خانەوادەی ئەم شارە نەگەێنێ ڕۆژ نییە ئافرەت مناڵەکانی ئافرەت و دایک لێک جانەبێتەوە ڕۆژ نییە بەدەیان گەنجی ئەم شارە بەهۆی سەرەتانەوە ماڵاوی لەم ژیانە نەکە ینی پێویستە حکوومەت ئاورێک بەجددی ئیشی لەسەر بکە ناچی ئەم شاری قەڵازێ لە هەموو دنیا بازەکە قەڵازە یەکێکە لە شارە هەرە زۆرترین قوربانی سەرەتانی تێدا ئێوەرە سیمیناری لەسەر بکە کۆنفرانسی لەسەر بکە بزانە هۆکارەکەی چییە تو هەر لە دوورەوە پێت وایە کە بەڵێ ئەم خەڵکە حەقیەوەی سزا بدرێ پێویستە بەڕاستی ئاوری لێ بدرێتەوە چی بەمە بگرێ لە دوورەوە باز لەوە دەکرێت کە خەڵک دەفەرەکەی ئێمە تاوانبار دەکا بۆی کە خەڵک هەمووی خەریکی مادەی هۆشبەر و پێیان وابێ لە هەموو ماڵەکان خەڵکەوە خەریکی مادەی هۆشبەرە ئەمە بوختانێکی گەورەیە درۆیەکی گەورەیە خەڵکی ئەم شارە خەڵکێکی چاک و پاک و خەڵکێکی دیندار و خواناس و بەڕێز و بە حورمەت بەڕاستی چیتر خەڵکی ئەم دەڤەرە بۆ ناوەتەوە بەدوار نەکەی ئەوەی کە دێ لەم شار و لەم دەڤەرەدا بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکا خەڵکی دەرەوەی قەڵازەیەکە لە زیندانەکانە دەگیرێ نەخەیر بۆیە بەڕاستی بەجددی حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرخەت ئاور لە دەڤەری پشت بداتەوە لە هەموو ڕوانکانەوە چیتر گەنج و لاوەکانمان بەبێ ئیشی بەبێ کاری سەر نەنێنەوە چیتر وڵات بەجێنێڵن چیتر خەموم ئێش و مەعانەتەکانی زۆرتر نەبێ چیتر ئەم دەرد و بەڵام مصیبەتانە بەسەرەکەمانە بەڕاستی زیاد نەبێ بالی کەمکەین با مەعانەتەکانی خەڵکە کەمکەین ئیشی چی حکوومەتی هەرێمی کوردستان 30 ساڵە تۆ حکومڕانی وڵاتە دەکەی پێویستەوە بێ بەجددی ئاور لەم خەڵکە بدەیەوە بەڵێ سوپاس دەکەم کاک بایس خۆمان نەزانین بەڵێ ئێمە کوڕی ئەم حکوومەتەین بەڵام بەداخەوە بەڕاستی بەڵێ سوپاس دەکەم دواتە ڕێم و لای بەڕێز دەگەر کاتمانە بوو کاک پێشدەمی سەرنجی بەڕێزیش لەسەر مەسەلەی خوێندن بزانم ینی ڕەوشی خوێندن لەو ناوچەیەوە بۆنم لە ڕووی زانکۆ هەیە زانکۆی ئەهلی هەیە اینجا لە ڕووی ڕاگەاندنیشەوە ڕاگەاندنەکانیش بایەخیان پێدا وەکو پێویست نەخێر ڕاگەاندنەکانیش بایەخیان پێداون قەڵازە زانکۆی تایبەت بەخۆی نییە پێم وابێ ئەمە لە کەیەک و عیبێکی گەورەیە بۆ دەسەڵاتی هەرێمی کوردستان بەڵام ئەگەر مەسەلەکە پەیوەندی بە عیبەوە هەبێ پێم وابێ ناتوانین مقارنەیان قسە لەسەر ئەم دەسەڵاتە بکەین ئەمە ئەم دەسەڵاتە لەم ناوچەیەدا
زۆرتر گرنگی بە کۆیە دەدا لەبەرەوەی مەسقەتڕاسی سەرۆکەکەیانە لەو لاش زۆرتر گرنگی بە بلە و بارزان و ئەو منتیقە دەدا لەبەرەوەی مەسقەتڕاسی خۆیانە چکە ئەوان وا بیر دەکەنەوە هەرکەس مەسقەتڕاسی خۆی زانکۆی بۆ بکاو دوو سایدی بۆ بکاو پرۆژەی خزمەتگوزاری بۆ بکاو ئەوانە و شارەکانی تریش پشتگوێ بخرێن و ئیهمال بکرێن نەخێر قەڵازێ زانکۆی نییە هیچ پەیمانگایەکی تێدانی ئەو بەڵێنی کە پێشتر لەو ساڵانی ڕابردوودا لە یادی 24 چواردرا جێبەجێ نەکرا وەکو هەزاران بەڵێنی ترکە لە دوای ڕاپەڕینەوە هەر لەو ڕۆژەی کەوتیان قەڵازێ خواردوشی هەیە زۆر بێت پرۆژەی شکست خواردووی یان بەجێ هەڵدرا یعنی زۆر هیچ پرۆژەیەک جارە دوای 2013ەوە دەستی بۆ نەبراوە ئەوە بیانوی قەیرانی دارایی ئەوەی پێش 2013ش وەکو بۆم باس کردی ڕێکخراوەکان جێدەستیان دیارە ڕێکخراوە بیانەکان یعنی ئینسان کە دەچێتە سەر بینایەک دەچێت سەر مەکتەبێک دەچێت سەر خەستەخانەیەک دەچێتە مزگەوتێک دەبێ بزانێت چی دروستی کردووە کاکە حکوومەتی هێرم دروستی نەکردووە برا لی نووسراوە ئەم بینایە یونیسف دروستی کردو ئەم بینایە UNHCR دروستی کردووە ئەم بینایە لە نەوت بەرامبەر بە خۆراک ئەم بینایە هایبیتات یعنی بەشێک لە فەرمانگەکانی قەڵاتزێ حکوومەتیش لە بینایەکە دروست کراون کە حکوومەتی هێرم نیە ڕێکخراوە خێرخوازەکان دروستیان کردو ڕێکخراوە بیانەکان دروستیان کردووە لەبەرەوە ئەمە زۆر بەوازحی یعنی هیچ پەیمانگایەک و زانکۆیەکی لێ نییە و لە ڕووی ڕۆشنبیریەوە داخراوە خینکێنراوە یعنی قەڵازێ خینکێنراوە ئاڵوگۆڕی ڕۆشنبیری و سەقافی تێدا یعنی زۆر زۆر کەمە ڕەنگە ئەوەش بەشێکی بە مەبەست بێ سەبارەت بە مەرزی چێلێش من پێم وایە مەسەلەکە پەیوەندی بەوەی حزبێکی سیاسی لە کوردستانە کە یەکێک لە حزبە دەسەڵاتدارەکان و 11 ساڵ وەزارەتی دەرەوەی عێراقی بەدەستەوە بوو پێی خۆشنی ئەو بۆچی پێی خۆشنی پێی وایە کاریگەری دەکاتە سەر مەرزی حاجی ئۆمەران و زائیدەن ڕەنگە حساسێتێکی شەبێ ئەم حەزنەکە زۆرترین مەرز لێرە هەبێ ئەو حەزنەکە زۆرترین مەرز لەوە کێشەیەکیان لەگەڵ قەڵازێ هەیە بەتابەت مەسەلەکە پەیوەندی بە زۆنەوە هەیە مەسەلەکە پەیوەندی بە زۆنەوە هەیە ینی بە دوو ئیدارەیەوە هەیە بۆ هەیە کە حکوومەتی هەرێم بە فعلی یەک ئیدارە نیە دوو ئیدارەیە دوو زۆنە ئەم زۆنە خلافی لەگەڵ ئەو زۆنە هەیە لەسەر مەترسی مادە هۆشبەرەکان ئێستا و مەترسی هەیە لەسەر خەڵکی ناوچەکان بازیش باسیەوە کردووە ڕەنگی خەڵکی ناوچەکە کەمترین مەسەلەن مادانە بەکاربێنن بەس مەترسی نیە لەسەر ئایندێ و ناوچانەوەتەکە ناوچەیەکی سنووریە بە تەئکید کاک حەکیم مەترسێکی زۆر گەورەیە تکا دەکەم هەموو ئەوانەی کە دڵیان بە وڵاتە دەسووتێت تکا دەکەم هەموو ئەوانەی کە زەڕەیەک مرۆڤایەتی و ئینسانیەت و ئیسلامیەت و وجدان و ئەم خاکیان خۆش دەوێت تکا دەکەم بەهانای قەڵازێەوە بچن تکا دەکەم هێزێکی تایبەت بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر لە قەڵازێ دروست بکرێ تکا دەکەم خەڵک بێموچەی قبول کرد بێکارەبایی قبول کرد بێ خزمەتگوزاری قبول کرد بەڵام ڕەنگ نییە ئەوە قبول بکە مناڵەکەی بکەوێتە سەر جادە بەهۆی مادەی هۆشبەرەوە تکا دەکەم قەڵاتزێ بە پرسە ئیداریەکان بەرپرسە سەربازی و فەرماندەیە سەربازەکان یەکە ئیداریەکان ئەوەی بەتوانیاندا بۆ کردویانە بەس پێم وایە پێویستی بە زیاتر هەیە بە تایبەتیشکە دەبێت دراسی زۆر ورد بکرێت چێ لە پشێنانی مادەی هۆشبەرەوە لە قەڵازەی چێ دەیهێنێت چێ بازرگانی بەرپرسی باڵای لە پشتەوە من پێم وایە دەبێت لێکۆڵینەوە بکرێت دەبێت حکوومەت لە ئاستی زۆر باڵادا لیژنەی زۆر تایبەت دروستکە بۆ ڕوبەڕوونەوەی مادەی هۆشبەر لە قەڵاتزێ کاک باعیس بە کورتی ئەگەر بەڕێز شتێکت مابێ لەسەرەوەی کە قەڵازێ چی بۆ بکرێت لەم ساڵیادا بە کورتی دەقەیەکیش بۆ بەڕێز سوپاس دەکەین وەڵام من حەزەکەم لێرەوە دوای 45 ساڵ لە بۆ بارانکردنی قەڵاتزێ لە ڕژێمی بەحسەوە حقەتەن ئاوری جدی لەم ناوچەی بدێتەوە ئەنی چیتر وعد و بەڵێنی نەدرێکە جێبەجێ نەکرێەوە پێویستە بەڕاستی کە سوکاری سەربەرزی شەیدان ئاوری باشتریان لێ بدێتەوە وڵاتێکی جوانە وڵاتێکی پڕ بەرەکەتە پڕ سامانی سروشتیە پڕ سامانی ئاژەڵە پێویستە حکوومەت بە جدی بێتە سەرخەت و چیتر گەنج و لاوەکانە بەڕاستی بەبێ ئیشی بە بێکاری نەسوڕێنەوە بۆی لە داهاتوودا ئەمانە ببنە کۆڵەکەی ئەم حکوومەت و ئەم وڵاتە و ئەم گەنج و لاوانە ببنە دەستکەوت و دەستمایەکی باش بۆ حکوومەت ئیسیفادەیان لێ بکرێت نەوەکو لە داهاتوودا خوانە خواسامە ئەم خەڵکە بەڕاستی ڕوو لە کاری نەشیا و خراپ بکە دواتر بۆ هەموو لایەکمان زەرەدا وەمان لە ناو کەشتێکە داین ئەگە زەرەدی هەبێ بۆ هەمان زەرەدی هەیە دووبارە سوپاسان دەکەم دەستان خۆش بەڵێ زۆر سوپاس بۆ بەرەزان باعیس عزیز بەرپرسی ئەنجومەنی قەڵازەی کۆمەڵی ئیسلامی کە لە شاری قەڵازێەوە لەگەڵ مامووی هەروە پشت دەربابکە ڕۆژنامەنووس کرێتەوەی سەرەکی لەگەڵ مامووی سوپاس بۆ بینەرانی بڕێ سوپاس بۆ کاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ